هیچ زانایەک سەلامەت نابێ لە هەڵەکردن، هەموو زانایەک هەڵاکە یوصیب ويخطئ إلا پێغەمبەر نەبێ عليه الصلاة والسلام. فمن أخطأ قليلا وأصاب كثيرا فهو العالم. بەڵام عالم دەبێت چی بێ؟ يصيب كثيرا ويخطئ قليلا. زۆربەی قسەکانی لە سەواب و نزیک بێت، زۆربەی حکمەکانی بی پێکە، لە چەند حکمێکشانی پێکە قەی ناکە. هەنێ ئێستا تۆ بێت و باس ئیمامی شافعی کرێ ڕەحمەتی خوای لێ بێت، ئەنی لە چەند لە هەزاران مەسائیلا پێکاوێتی، لە چەند مەسەلەیەکشانی پێکاوە دێگەیورە. ئەوەی کە نەی پێکاوە لە چا ئەوەی کەوا پێکاوێتی ئەگەر تشبیه بکرێ وەکو دڵۆپەیەک وایە لە دەریا، هیچی پێوە دیار نییە. فهذا بەڵێ دەڵێ وأما ومن أصاب قليلا وأخطأ كثيرا فهو جاهل. بەڵام عکسەکەشی ئەوە عکسەکەیەتی، هەر کەسێ زۆر هەڵە بکە و کەم بی پێکە ئەوە دەلالەتە لەسەرەوەی کەسێکی نەزان و نەفام.